زۆرن ئەو هونەرمەندانەی کە بە درێژایی مێژوو لە ڕێگەی هونەرەکەیانەوە توانیویانە پەیامی یەکسانی و ئازادی بگێن و ببێتە هیوایەک بۆنەوەی داهاتوو. هونەرمەند فەرمان هەورامی لە نوێترین ڤیدۆکلیپی خۆیدا کە بەرهەمێکە بۆ شەهیدانی ژینگەی هەڵەبجە و کوردستان بڵاو دەکاتەوە کە هەمیشە ئەو شەهیدانە بە زیندوی دەمێنەوە لە دڵتان ئەوان گیانی خۆیان لا پێناو سەوسمانەوەی ژینگەی شاری هەڵەبجە سپاردووە. ئەم بەرهەمە بە ناوی شەهیدانی ژینگەوەیە بۆ ئەو شەهیدانی کە لە ئاگرکەوتنەوەکەی هەڵەبجەیە چشۆ لەمە و پێش ڕوویدا و دوو شەهیدەمانە بوو. ئێمە ژۆک و هەوسۆزیە ویسمان کارێکی ڤیدۆکلیپیان بۆ دروستکەین و کاری شعریەکەی بڵێن تێکستە شعریەکەی لەلایەن کاک دیار هەڵەبجەیەوە بووە کە تێکستەکەی بۆ دانراوە. میلۆدیەکەش خۆی شێوازە وتنێکی لاوانەوەیە لە ناوچەی وەرامانە، بەڵام بە شێوازی سۆرانی وتمانە کە کاری موزیک و ماسترینی لەلایەن میکسی لەلایەن کاک هامنەوە بۆ کراوە هامنە هەڵۆ، ژەنیارەکانیش کاک بڕوا و کاک ئەیاد و کاک هامنۆ ژەینیان تاگرۆ، ماسترینیش کاک هادی مرادی بووە. کاری ڤیدۆکلیپەکەش لەلایەن کاک ژیار کامیل و کاک گۆران ئایارەوە دروست کراوە. لێرەوە حەزەکەم زۆر سپاسی کە نەخشەخام کردن کە لەو کاتەیە ویسمان و کارە دروستکەین وتی هەرچەندە کە کوالێتی بێت ڕەزامەندی منی زیاتر لەسەر بۆیە کاری سپۆنسەرکردنی ڤیدۆکلیپەکەی گرتە ئەستوی خۆی. لێرەسە و ڕێز و نەوازش بۆ ئەو خێزانی و شەهیدانان دانەوێنین لە ڕاستیەوەی کە لە توانای ئێمە کاری هونەریە ومێ دەکەین کە توانی بێتمان لە ڕێم کارە هونەریەوە هاوسۆزێکی کەمیش بۆ ئەو خێزانە بەڕێزانی کە ئەو شەهیدانیان لە ڕێی ژینگەیە ڕۆحیان بەخت کرد هاوسۆزێک بێ بۆیان. لێرەسە و ڕێز و نەوازش بۆ ئەو خێزانی و شەهیدانان دانەوێنین لە ڕاستیەوەی کە لە توانای ئێمە کاری هونەریە ومێ دەکەین کە توانی بێتمان لە ڕێم کارە هونەریەوە هاوسۆزێکی کەمیش بۆ ئەو خێزانە بەڕێزانی کە ئەو شەهیدانیان لە ڕێی ژینگەیە ڕۆحیان بەخت کرد هاوسۆزێک بێ بۆیان. و چۆنێتی بڵاوبوونەوەی ڤیدۆکلیپی شەهیدانی ژینگەش سپەی 28 مانگ ڕۆژی یەکشەممە کە کاتە ڕۆژی چلەی ئەو شەهیدانە لە مۆنومێنتی هەڵەبجە دوا بە دوای چلەکە کە یادی چلەکەیان نەکرێتەوە کاتژمێردا ڤیدۆکلیپەکەش پەخش دەکرێتەوە لە یوتیوبی خۆمەوە فەرمانەوەران. کاری نوێمان هەبوو تەنانەت پێش ئەم ڤیدۆکلیپە، بەڵام بە هۆکاریەوەی کە زانیمان ئەمە لە هەموو حاڵەتێکا لە ڤیدۆکلیپەکانی کە زەرورترە چکە دواتریش دەتوانین ئەوام بکەین بۆی ئەو کارانەمان ڕاگرتووە دووسێ کاری ڤیدۆکلیپە ئینشەڵا دوای چلەی ئەم ئازیزان و ماوەیەک دواتر هەوڵێن کە کاریان لەسەر بکەین و بڵاویان کەینەوە. خوا نازارەکەم سەوزی چاوانی بەخشی بەداراو یادی شیرینی ماوە لا یاراو بخوا نازارەکەم سەربازی خاک و کوردستانم ڕۆ دڵپڕێ لە عەشقی نیشتیمانم ڕۆ بخوا بۆ ژینگە و سروش بوونە قوربانی بوونە سومبولێ و لە وەفا و جوانی